الله اگر خرابترین براکانی دنیا اوانی یوسف بن ئەوە خێڕیترین کەسەکانی دنیا ئەوانەی من و تۆن. سایسەر مامۆستا زانیار کوردی سازەکەی نیشتیمانم، دەروێشی تەکیەکەی مامۆستا ڕێبوارم، مامۆستا ڕێبواری ساز، کامێرا هەڵمەت منتگ، فیلم بەردار مەندە دیزاین. یاڵڵا ئەو پێشەشە بە دانیشتەکەی برای خۆم کەیوان مەحرومی. من دڵتەنگی گاتم، ئێوارەیە و دڵگیرە من دڵتەنگی گاتم، خۆزگە وەک باڵندەیەک بەفرین بۆ لاتادم. تۆ نازانی عەزیزم کە شەنی هەڵوەداتم، ڕاستە بەجەستە دوورین بەڵام بە دڵ نەلاتم، دایم لە یادی تۆدام بە خەیاڵ لە پەناتم، یانە وەکو ئەستێرە دێ هەمیشە من لە دواتم، دەستە باڵا دڵناگرم باواتم، دەستە باڵا دڵناگرم کانەگەم باواتم، هیچ کات دەبیری ناکەم تاکو کاتی وەفاتم. يوم القيامة گر مردم پێت نەگەشتم لەو دنیاش بەتەماتم، گر مردم پێت نەگەشتم لەو دنیاش بەتەماتم، حەفتا حۆریشم ناوێ شێتی زوڵفی سیاتم، لای کاکەیوان مەحرومیم کاکە منیش براتم، لە خزمەتدا هەمە ئەتاکو لە ژیانتم، کەیوان لە خزمەتدام، کەیوان لە خزمەتدام هەتا کاتی وەفاتم، هەتاکو کاتێ دەڵێن ئەها مردن وا هاتم. دوو مامۆستاکە ئەوەی وازەکەم نامێنم ئەمساڵ بەهار نابینم، وازەکەم نامێنم ئەمساڵ بەهار نابینم، ناگەم باواتی دڵم لە باوشم بتخەوێنم، بەخوا قەت ناگەین نەبەخوا هەرشەنە هەوڵم لەگەڵدا تاکو بەدەست بێنم، لە ئاسمانی ئەوینێت مەلی خۆزگە بفرێنم، بەڵام ئەختۆ بێوەفای دڵی تۆ نادوێنم، کۆشکی دڵت ڕووخانم ئێستا بێ جێگاو شوێنم، لەو کاتەوەی ڕۆی شووی فرمێسکی خوێن ئەڕژێنم، ئێستا کە دڵداری کێی ئارامی خەم ڕەوێنم، ئێستا کە دڵداری شێی ئارامی خەم ڕەوێنم، کە دڵت بۆ من نەبوو ناچارم کەواز بێنم، بەڵێنم داوای تر تۆ لە دڵم بمرێنم، دەربێنم بەڵێنم داوای تر تۆ لە دڵم دەربێنم، لای کاکەیوان مەحرومیم وەکو میلە ناخێنم. لای کاکەیوان مەحرومیم ئەو بەرزە ناوی دێنم، ئەیڵێم بە یادی با بدێ، ئەیڵێم بە یادی با بدێ تا لەو ژینە بمێنم، منیش کوڕی جەنابیم من سوێنە خۆم بەخوێنم. ڕێبوار بڕۆ ڕێبوار ڕێبوار
بقربانت بوم ئەم شەو دیسان بە خەیاڵ بۆ لای تۆ گەڕامەوە ئەم شەو دیسان بە خەیاڵ بۆ لای تۆ گەڕامەوە ئەم شەو چەند نامەم بۆ نار وەڵامی نەدامەوە ئەوەی لە چاوەڕوانی نامەدێ وەکو مۆن توامەوە بەخەفەتەوە خەوتم بە زەحمە دەستامەوە چەند شەعرم بۆ نووسیوە بە قەڵەم و خامەوە دەسم بەرز کردەوە لە خودا پاڕامەوە کە تۆ دڵت نەرم بێ ساتێ بێی بەلامەوە لەوەتەی تۆم ناسیوە ڕۆژێ نەحەسامەوە یەساکە بێ هەواڵی من بە تەنیا مامەوە برەمەندە یەساکە بێ هەواڵی من بە تەنیا مامەوە ئەم دڵە مارام نابێ بە یەژوو بەزامەوە لە شانکەیوان مەحرومیم شانکەیوان مەحرومیم ئەیڵێم بە حەماسمەوە دانیشتنی کەیوان بێ من ئایە خەبمەوە دانیشتنی کەیوان بێ من ئایە خەبمەوە مامۆستا زانیار ڕێبوارەکەی من بە قوربان تاڵ پەنجەکانت بم ئەڵێ ئێرە ئەو شارەیە کە مناڵی و گەنجیم پێیا دۆڕان وێنە و ڕسمت ناتوانیە برینم بکاتی مار وێنە و ڕسمت ناتوانیە برینم بکاتی مار ئەمە پێشەنگیەکە خۆت بایز وەکو بەهەر ئەوەی تاکەی دووری و فیراقدێ تەمەنی بردم ڕۆژگار تاکەی دووری و فیراقدێ تەمەنی بردم ڕۆژگار بە بێدەنگی زۆر خەیان بێدەنگی زۆری خایان تاکەی بکەم ئینتیزار بێدەنگی زۆری خایەن تاکەی بکەم ئینتیزار بە دڵداری شادم کاوە کەسێکی وەفادار بەدڵداری شادم کە وە کەسێکی وەفادار ئەترسم تا دێیتەوە بچمەوە لای پەروەردگار ئیشەڵا ڕۆمەوە ئیشەڵا ڕۆمەوە نەجات مەبێنێتە ئەترسم تا دێیتەوە بچمەوە لای پەروەردگار تخوا پێشمەرگم وەرە تەنیا برین تخوا پێشمەرگم وەرە تەنیا ببینم یەکجار لەو دنیا ژاوارەکەم بانگ دەکەم کۆنەیار من و کەیوان مەحرومی کەسێ شک نابەین لە شار من و کەیوان مەحرومی کەسێ شک نابەین لە شار بێتون لا بێزمانکە و برینمان بکاتی مەر وەڵا ئافەرین مامۆستا زانیار لەیدا مامۆستا زانیار لەیدا ئاوا لەیدا بڕەکبار مامۆستا ڕێبوارە تۆش سوێن بەخوا پەروەردگار بابی گشتازەکانی بابی گشتازەکانی بژی پیاوی بەدەمەر من دەباشم تەسویکە ئەی برای فلم بەردار من دەباشم تەسویکە ئەی برای فلم بەردار